ساڵتان لەبێ ئەم کاتتان باش ئەمڕۆ لە یانەی سیروانی نوێن لە شاری سلێمانی یانەی سیروانی نوێ خاوەنی مێژوویەکی دیرینە یەکێکە لەو یانانەی کە لەسەر ئاستی کوردستان ئاستێکی جێگیری هەیە لە بەتایبەتی لە تۆپی پێ لە 2 ساڵی ڕابردووە کە تیپی لاوانەکەی توانیوێتی پلەی یەکەمی خولی لاوانی کوردستان بەدەستبێنێ یانەی سیروانی نوێ خاوەنی چەند تیمێکی دیکەشە کە پێشتریش لە خولەکانی عێراق یاری کردووە و توانیوێتی ئەنجام بەدەستبێنێ سیروانی نوێ بەپێی ئەوە داداچوونەی کە کردومانە یەکێکە لەو یانانەی کە لە ڕووی بواری کارگێڕی و داراییەوە ڕێکراوە و توانیوێتی خاوەنی ئەرشیفێکی گەورەش بێت لە مێژووی یانەکە. ئەمڕۆ لە ناو یانەی سیروانی نوێ مەراسیمێک بەڕێوەچێ بۆ تیپی لاوانی یانەی سیروانی نوێ کە 2 ساڵ لەسەرێک بۆ گوتمان یەکەمی خولی کوردستان بۆ لێرە خەڵاتی ڕێزدێنان و پاداشتی بەڕێبەرایەتی وەرزشی سلێمانی حکومەت یاریمی کوردستان پێشکەش بە تیمی لاوانی یانەکە کرد. ئێرە بارەگای یانەی سیروانی نوێ ئەم بەشە تایبەتە بە کارژێڕی و بەشەکانی دیکە و ئەو جامانە کە یانەی سیروانی لە ساڵانی ڕابردووە بەدەستهێناوە وەکو بەشێک لە مێژووی یانەکە دانراوە ئەمە ژووری خۆیەتیە و وێنەی تیپە جیاوازەکان تۆپی پێ گۆڕەپانە مەیدان تیپی باسکە و تیپەکانی دیکە بەشێک لێرە بەشی ڕاگەیاندن بەدیەکەین کە کارەکانی یانەکە هەمیشە بەشی ڕاگەیاندنی ئەم یانەیە زۆر چالاک بووە تۆماری یاریەکانی کردووە و ئەنجامەکانی بە زوویی بڵاو کردوێتەوە بەشی دیکە هەیە لە ناو یانەی سیروانی نوێ لە بەشی بەڕێوەبردننی یانەکە بەشی ژمێریاری یەکێک لەو یانانەی کە لە هەرێمی کوردستان سەرنجی بەرپرسانی حکومی ڕاکێشاوە بە تایبەتی وەزارەتی ڕۆشنبیری بەشی ژمێریاری یانەکەیە کە هەموو دۆسیەکانی ساڵان جیاکراوەتەوە و ئەرشیف کراوە و بە شێوەیەکی ڕێکوپێک پارێزراوە. لە بەشی ژمێریاری کارەکانی لەلایەن کاکەمالەوە بەڕێوەچێ کە کەسێکی شارەزا و بە ئەزمونە کاکەمال سڵاو لێ بێ کاتت باش ئەمەیە باسی کاری ژمێریاری لە یانە وەرزشەکانە بکەین و بەڕێستان خاوەن ئەزمونێکی زۆرن لەم بوارەدا. سەرەتا بەخێرمیاندا ئەزیێتان کێشەوە ئێمە وەکو بەشی ژمێریاری یانەمان حەزمان کردووەکو سیستمێکی دایرە بەڕێوەبەرین پێگەشتی چۆن لە دایرەیەکە سیستمی ژمێریاری تەطبیقەکرێ ئێمە ژاوە تەطبیقمان کردووە خۆم و برادەرێکم لەگەڵای کاکتوانە کە زۆر شارەزای لە بەشی کۆمپیوتەر و لە بەشی ئێتقادکردنی معلوماتەکانە پێگەشتی مانگانە ئێمە تەبان بە پێی داهات و خەرجیویانەمان کۆیەکەینەوە میزانیەکە دەرەچێت میزانیەکە ئەنێدێ بۆ سەرۆکی یانە ئیمزا ئەکرێ ئەوە تا هەمووی مانگ جایەکەینەوە پێگەشتی جایەکەینەوە و بۆی ڕۆژە لە ڕۆژان کە هەر کەسێ و هەر لیژنەیە هەر ڕقابەیە بێت ئێمە ئامادەین کاکەمال دای ماڵێن ئەو یانانە یانەی باشن کە قەرزار نین ئەمەتان پاراستوو لای خۆتان چۆن کارتان کردو بۆ ئەمە زۆر 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 کارمان لەسەر ئەم کارە کردووە بەڕاستی حەزمان کردووە کە ڕۆژە ڕۆژان کە ئیشکەین یاخو بڵین ئەو خەرجی داهاتانی کە هەمانە وای خرجکەین یا واوەری بگرین کە عادل بێت پێگەشتی نەکەینە ژێر باری قەرزاریەوە نەکەینە ژێر باری قەیرانەوە پێگەشتی هەرچەند چەند ساڵ لەمە پێش بوو هاتین بەسەرەوە بەڵام بیست دەرسمان لەوە وەرگرتووە لەخوا بەزیابێتاوەکو ئەم کاتە داهاتمان زیاترە لە خەرجەکەمان باش چۆن یانەکانی دیکە داوای هاوکاری لە ئێوەکەن چیتان بۆ کردوون لە ڕابردووە و کەسانی کە یانەوێ سوود لە ئەزمموی ئێوە وەڵا لە ڕێی جەنابتان تەمان زۆر دایرە هاتن پرسیاریان لێکردوون و ئێمەش بەپێی معلوماتی کە لای خۆم بەپێی توانە یارمەتیمان ناون پێگەشتی لە ڕێخستنی سجلاتە لە ڕێخستنی میزانیا لە ڕێخستنی خەرجی و داهاتەکانیانە پێگەشتی و ئامادەشین هەست کاتی ئەوەی بە ئێمە بکرەوەی دەتوانای ئێمە بێت بۆ هەر نادیە بێ ئێمە لە خزمەتیانێن لە پێناوی وەرزش و لە پێناوی خزمەتی شارەکەمانە بەشی ژمێریاری لە یانەکان ئەبێت چی و چیان هەبێ شتێکە وەڵی ئەگە تۆ بیتە سەر واقعی ینی بەشی ژمێریاری لە هەر شوێنێکا بێت لە نادیا بێت لە کۆمپانیایەکە بێت لە دایرەیەکا بێت ئەبێ سیستمێکی ڕسمی بێت
تێگەشتی نابێ بەنیوە ناچەڵی بێت تێگەشتی یعنی سەمەسەن بەشەی ئمە بریتێ لەچی لە من کە من لێ پرسای ژمێریان بکە ژمێریارێکم لەگەڵا و تەتقیقی ژەکات تێگەشتی یعنی ئەم دوو کەسە دوو ئەنسەرە زۆر مهمە یعنی لە ژمێریادیا هەبێت تێگەشتین جا ڕێخستنی سجلی یومیەکانمان هەبێ قەیدی یومیەکانمان هەبێ تێگەشتی ئیتر ئەوەی کە سیستمێکی ژمێریاری ئەبێت تەطبیقی بکەیت زۆر جار بەشی ژمێریاری لە ناو یانەکانە گلەی زۆریان لێکرێ لە بەروەی بە ئاسانی پارە خەرج ناکە لا ئێوەش ئەوە هەیە لا ئێمە بڕات بێ حەزەکەی ئەوە سێریکەن تێگەشتی ئێمە خەرجیمان هەیە خەرجیمان کە دەرچووە لە میزانەکە تەطبیق کراوە تێگەشتی 1 دینارمان نییە بێ فەرمان خەرجکرا بێ سەکە زیاتر ئەوەیە کە ئێوە ئەمنە گیرن بۆ ئەوەی داهاتی یانە پارێزنە مەشکارێکی باش ئێمە لە پێناوی داهاتی یانەیە هەموو شتێکەکەین بڕوا بێ گلەیمانێتە سەر تێگەشتی خەڵک لەوانەیە لێمان ناڕزیەوە بەڵام ئێمە لە پێناوی نادیاییکەین لە پێناوی نادیەکەمان لە پێناوی ئیشەکەی خۆمە لە پێناوی وجدانی خۆماییکەم تێگەشتی بۆی ڕۆژە لە ڕۆژان کە ئێرم بەجێ هێشت بە سەربەرزی بەجێ بێڵین تێگەشتی چۆن لە دایرەکەی خۆم بەجێ مێشتو ئەمێ ئالێرەش کارتەکە لە زەربێ دەخل فەرمانبەری زەربێ دەخل بوو ئەو ئەزمونی تا چەند هاوکاری کردی بۆ طبعا زۆر و هەتا من جارێکیان بە جەنابتم و لە پێشنیارێکە کە لەگەڵ برادرانی هەولێرە هاتبوون ئەها پێشنیارێکمە کە بیری بێت وتم ئەو ئەندامی کە ئەدیێتە ناو دەستەی کارجاریانەکانەوە خۆزگە بە خۆزگایەتی خوا ئەزمونێکی دایریان هەبووایە تێگەشتی ئەگەر بۆ چەند ساڵێکی کەمیش بە بۆ لەبەروی ئەلفوبەیەکی ئیدارە بزانن هەندێک سزود ببینین کاکەمان بی بەتایبەتی ئەمە دوو ژوور هەیە ئەمە ژووری سەرەکی ئەوە ژووری پشتەوەیە بەوان باسکە ئەمە بەشی پشتەوە مەخزنەکە تێگەشتی ئەمە لێرەوە بەشی میزانەکەمان لە ساڵی 2014 تایەتی ئەڕوا بۆ 2015 بۆ ساڵ مانگ بە مانگ تێگەشتی مە ئاخر مانگشان مە ئاخر مانگی میزانەکە 2024 مانگی نیسانی 2024 ئەمە ئێماوە دەرخستەکەی بۆ ئەکەین تێگەشتی وەکو حساباتی فەرمانگەیە تێگەشتی موچەمان چەنە خەرجیمان چەنە ئیداعی بانکمان چەنە ئیفادمان چەنە تێگەشتی ئەنجا بەرامبەری ئەمە داهات و متەبەقی بڵێ مانکانی پێشووترە ئەمەی کە ئەمێنێتەوە متەبەقیە بۆ ئەم مانگی کە ئیشی تێئەکرێ ئەمە فەرمانەکانمانە ئەمە فەرمانەکە لیژنە و لیژنەکاری و کاری ئەوەیە بەتەڵب وەرگیراوە ئیدراوە بە ئیدارە موافقەتی سەرکردووە ڕەفع کراوە بۆ سەرۆکیانە دوای سەرۆکیانەکە بێ بە فەرمانیەتە لا ئێمە ئیشەکەی بۆ ئەکەین زۆر سپاس بەشێکی دیکە لایەنەکە لە دوای ئەمە بەسەرەکەوینەوە ئەوانیش بەشی خۆیەتیە کە ڕۆژانە نووسراوی یانەکە لای ئەوانەوە دەرەچێت ئەردەڵان فایق سکرتێری یانەی سیروانی نوێ کوڕیانەکەی ساڵانێکی زۆرە لە ناو یانەکە ئیشەکە و شارەزایەکی زۆری لە بواری کارجێڕیان هەیە کاگەردەڵان سڵاو ئەمێ باسی بەڕێوەبردننی کاروباری ناو یانەکان کرد و یانی سیروانی نوێ کە ساڵانێکی زۆرە تۆ وەکو کوڕیانەکە ئیشی تیاکەی وڵا سوپاس بەخوا سەرەتا بەخێر بێن هەل لە سەرەتای دەست بەکاربوونمانەوە لەم بوارەیە پاڵپشتێکی باش کراوین لەلایەن بەڕێز سەرۆکیانە و ئەندامانی دەستەی کارژێڕیەوە پێشتر وەکو مۆزەف کە لە بەشی زاتیە کارمان کردووە سەرش کە باڵێنە دوای هەڵبژارنەکانی 2023 کە ئێستا کاری سکرتێریانەمان پێ بەخشراوە ئێمە هەر لەو بوارەیە ئیشەکەین و هەموو کاروبارەکانی ئێمە ئەوەلیاتی هەیە لە مزەکەرات لە سجیلەکان لە ڕێخستنی سجیلەکان هەموو تۆمارەکانمان هەیە و دۆسیەکانی ساڵانی پێشوو هەمووی مەحفوظە لەیانەیە مەوجودە ساگەر پستەماشاکە ئێمە هەمووی دۆسیەکانە ساڵانی ڕابردوو تویاگە تۆ باسی بۆ نمونە بتێ هەر شتێک لەم یانەیە بگەڕێتەوە سەری سیرەکەی ئەو لەو ساڵەیە کە تۆ هەتەوە مەحفوظە وەکو ئەرشیفێک لەیانەیە مەوجودە بەڵام ئێمە لێرۆ سپاسی سەرۆکیان ناگەین بەڕاستی ئەمە خۆی ئەم کارا گەڕێتەوە بۆ بەڕێزیان چکە ئەو خۆی کەسێکی ئیداری و قانونیە زۆر پاڵپشتی لەم جۆرە ئیشانە ئەکات و پێی خۆشەکە وەکو دامەزراوەیەکی حکمی وابێت و مؤسیس بێ بۆ ئەوەی کە هەر جارێک هەر کات کەسێک کە هاوسەردانی ئەمنە لە ڕقابەی مالی لە کەسانی تر لە پسپۆڕ و شارەزا لە بەڕێوەبەرایەتی وەرزش لە هەر ئیتیحادەکان هەر کەسێک لە دەرەوەی یانە سەرداری ئەم یانەیە بکات بۆی شتەکان بە چای خۆی بینی و مەوجود بێ و لە مەسلەی ڕقابەی مالی و ئەوانەشە هەموو شتەکان بە ڕێکوپێکی و بە تەنزیمێکی تیابێ بەڕاستی نەک من ئێمە حەدمانیە باسی هیچنە یا ناوی هیچ نادیەک بزڕنگێنی بەڵام پێمان خۆش بۆ ئاوا ئیش بکەین و ئیشەڵا هەر لەسەر ئەم ڕێتمەش بەردەوامە بین تا کۆتایی و خوای یاوەر بێ و زۆر سپاس کاک ئەردڵان بەتایبەتی ئەو نووسراوانەی کە ڕۆژانە ئەیکەن وەکو مۆڵەت و مۆڵەت یاریزانەکان و یاخود نووسراوەکانی دیکەم ئەمانە بەردەوام لەنێ سیروانی نوێە هەیە تیپێکیان کاتێکگەچێتە دەرەوە چیان بۆکەن ڕێکارە ئیدارەکان وڵای ڕێکارە ئیدارەکان بە نسبەت ئەوەی کە لەسەر شانمانە بۆ نمونەگەر
خوێنکار بێت لە قوتابخانەیەک بێت ئێمە داوای مۆڵەتی یاسایی بۆکەین لێرە و نووسا بەڕێزەکەینەوە بۆ بەڕێوەبەرایەتی وەشی سلێمانی نوێشەوان بەسپاسەوە کارەکە یاسایەکانمان بۆکەن و ئیحالەی با بڵین تەربیە ئەەکەن و لێەوە شۆڕە بێت بڵین نەکرێتەوە بۆ قوتابخانەکان ئەمە دووش زۆر گرنگە چکە خوا نەخواسە تۆ لەم ئیفادەیە گەر یاریزانی خوێنکار شتێکی لێسەر بێت تووشی ڕووداوێکی هاتوچۆ بێ و یانەیە بەرپرسیارە بەڕاستی چکە لە ئەسنای دەوامی قوتابخانەیە ئەمە لەگەڵ تویا سەفەری کردو چۆتە دەرەوە خۆ ئەبێ شتێکی ڕسمی مۆڵەتێکی شتێکی وا ڕسمی لە بەدەستا بێت کە بەیانی بەڕاستی بەرپرسیارێتێکە نەکەوێتە سەرشانی یانە وشیەکان ئەمە خاڵێکی زۆر گرنگە دوو ئێمە بە تەبعاً باس ئەو با بڵین ئەو هۆکاری گواستنەوەی کەی گوازێتەوە پاسی یانەیە ئەمە خاڵێکی زۆر شۆفێری یانەیە عنی ڕسمیە ئەندامی یانەیە ئیفادیانەکەین بەڕاستی ئێمە فەرمانی کارژێڕیمانی ئیفادیانەکەین لە ڕێگەی ئێرە کە فەرمانیان بۆ دەرەکە دواتر لە حسابات ئیفادی ڕۆژانە و ئوتێل و خەرجی و ئەوشتانیان هەموو بۆ سەرفەکەین ئەمە لە دووش ئەگەر با بڵین خاڵی دووش ئەگەر یاریەکان لە ناو خۆی خۆمانە بێت با بڵین هەندێک نووساوە بێ ئاراستی بۆ نمونە سنتەری فریاکەوتون بۆ دابینکردنی ئەمبولانس بۆ بەڕێوەبەرایەتی پۆلیسی چالاک مەدەنیەکان بۆ دابینکردنی پۆلیس بۆ یاریەکان کە زۆر زەڕورە و ئەبێ هەبێت و ئەبێ بشکرێت و بە نووساوێکی ڕسمی کە با بڵین ئاراستەی ئەو لایەنە پەیوەندیدارانە بکرێت. وەکو سجلات چۆن کار لەسەر سجلەکانەکان سجلەکانتان چی و چیتان هەیە کە بەکاری بێن و هەبێ لە میانەیە؟ وڵایی ئەو سجلانی کە زۆر ئەساسن بە تایبەتی تۆ سا هەندێک سجل هەیە بەڕاستی ئەوە ڕۆحێتی نادی ئەبێ هەبێت بۆ نمونە سجلی محاسبە سیانزەی پێوترێ لە فەرمانگە حکومەکانە سجلی ئەساس ئەمە زۆر گرنگە چکە هەموو ئەو کەلوپەل و پێداویستانی کە لە یانەوەشەکەیە هەیە پێویستە لەوێ ئیدخالی کرابێت پێویستە هەبێت وە ساڵانش پێویستە لیژنە هەبێت ئەم لیژنەیە جەردوینی کەلوپەلەکانە کارەگە کەلوپەلێک با بڵین ئیتر ئیسپادی لێ نەکرێ بەرەو لە ناوچوون ئەو بچێت وانی بە فەرمانێک یا تەلەفی بکەیت و ئەمانە زۆر زەڕونن ئەمە سجیل ئیدخال و ئیخراجی سادیرە واریدە سجلی کۆبوونەوەکان دەستەی گشتی سەردان ئەمانە هەمووی سجیلان و پێویستە ڕێخستنی بۆ پرێ ڕۆژانە ئیشی لەسەر کرێ بڕاکەمە لەو سجیلانە بە بەردەوامی ئیشی لەسەرەکەم یعنی هەر کارێک هەر شتێک لە ڕۆژەکەیە بکرێ پێویستە تۆمار بکرێت جگە لە دۆسیەکانی تیپەکان و جگە لەوەی کە کاروباری کە ئەمە زۆر گرنگە کارکاروانانی بەڕاستی ئەم مزەکەرانە زۆر گرنگە ئەمە کەس یعنی ئەو دەستەیەک کە ئەبێ بتە دەستەی ئیدارە لە نادێکەیە هەمووی ئاگاداری ئیشوکاری یانابێت لە خەرجی و لە داهات و لە بەتایبەتی سەرفیاتەکان کە زۆر گرنگە ئەندامێک نەڵێ خوانە خواستە بەیانی من ئاگام لێ ئێمە چۆن کرا ئێمە لە یانی سیروانی نوێ سەرۆکی یانە وای فێرکردوین ئەبێ ئەم مزەکەرەیە ڕاهێنەرێکە سەرپەرشتیارێکە بینوسێ بێتە ناو ئیدارەوە لە ئیدارەیە مناقەشەی بکرێت دوای ئەوەی کە بڕیاری لەسەر نووسێ هامشی لە تایبەتی لەسەر بنووسێ و کۆی دەستەی گشتی کۆی دەستەی کارژێڕی واژووی لەسەر بکاو کاگاوا دەگەر مەوجود بێ ئەو خۆشی ئیمزای لەسەرەکان مەوجود نەبێ بۆی بنێرین تێگەی ئەنجا بڕیاری لێ بێت دواتر ئەبێتەوە بە فەرمان ئەمە بێتە ئەوەلیاتێک بۆ ئەو خەرجیە و کە لە یانەکەیە کراوە دواتر ئەرشی بکرێت و ڕوانی حساباتەکری ینی هەموو ئەو شتەکانمان ئێمە وەکو موسسەیەک دامەزراوەیەکی حکومی وایە لەگەڵ کاک یوسف یاسین جێگری سەرۆکی یاری سیروانی نوێ قساکەم کاک یوسف سڵاو لێبێ 2024 سیروانی نوێ چی کردو لە چالاکی وەرزشەکان؟ تەمەسپاسی ئەوەکەین کە ئەوەیان ئێمە بەسەرەکەنەوەکو یانی سیروانی نوێ ئێمە ئەم ساڵی 2024 ئەو چالاکیانی کە هەمانە لە بوارە وەرزشەکانە سێ فرقەمان هەیە کە یاری تۆپی پێەکەن ئەوە پێشکەوتوانە لاوانە لەگەڵ بێچۆ شێرانەوەکەن و لەگەڵ چەند فێرگەیەکمان هەیە کە و فێرگانە ئەکەونە چەنگەڕێکی جیاواسی سلێمانیەوە ئەوانش ئەو یاریزانە گەنجانەی کە لاون پێگەێنرێن بۆی بێنێنە پێشەوە لە لاوانە و بەرەو سەرەوە پێش بڕێن لە بوارەکانی تریشە لە ساحە مەیدانە هەم تیپی کوڕانمان هەیە و تیپی کچانمان هەیە لە ساڵانی ڕابردووان نەتیجەی زۆر باشمان هەبوو لە چاو نادیانی کە هەم لە کوردستانە هەیە و هەم لە عێراقیشا هەیە ئێمە تقریبا نتوانم بڵێم سێ یاریزانی کچمان یعنی لەسەر ئاستی عێراقا و لەسەر ئاستی عەربیە بەتەڵن لە ساحە مەیدانە ئەو جێ شانازیە هەم بۆ نادی سیروان هەم بۆ خەڵکی سلێمانی بۆ کوردستانیش لە بوارەکانی تریشە ئێمە یاری تواناکانمان هەیە کە هەم بۆکسێنە و هەم مۆنتایە ئەوانش لە مەجای خوانە کارەکەن و یاریزانان پێگەن بۆ ئەو کاتانی کە دەورە دروستەکرێتەوە دەورە لە کوردستانە لەسەر ئاستی عێراقا ئەو چالاکیانانمان هەیە کە بەشداریەکەین تیانە لە 2024 کام چالاکیەتیایە زۆر
سەرنجڕاکێش بەلاتەوە کە ئامادە بووی خۆت لە بردنەوەی تیپێکی یانەکەتان وڵاتەوەی کابوو ئەم ساڵ لاوانمان هەرکو ساڵی ڕابردوو 2022 بۆ 23 لاوان یانی سیروانی نوێ یەکەمی دەورەی هەرێم بوون و ئەم ساڵیش هەم بەخۆشیەوە بۆ 2023 هەم یانی سیروانی نوێ لاوانمان کە خۆشم بەشدار بوون لە ئاخریاری وەلو یاریەکانی پێشووتریش هەمی هەر بەشداری تیا هەبووە بەڵام ئەوە سەرکەوتنێکی خۆش و 2 ساڵ لەسەر یەک کە لاوانی سیروانی نوێ بتوانین یەکەمی لاوانی نادیەکانی هەرێمی کوردستانەوە جێ دڵخۆشیە کە ئێمە ئێتیمامێکی باش بە گەنجانەین بە لاوانەین بۆ پێگەیاندنیان کە لەو بواری وەرزشانە ببوونە کەسی دیار و شازدا عێراقن. چ پلانێکتان هەیە بۆ 2025 بۆ یانی سیروانی نوێ لە ئاستی باشتر و لە شوێنی باشترا ببینرێت؟ وڵی شەڵایمە هەردەم هەوڵەیەین ئومێدوارمە گەر وەزعی حکوومەتی هەرێمیش تۆزێ باشتر بێت لە ڕووی داراییەوە ئەو کاتانە بتوان لە ڕێی وەزارەت و لە ڕێی بەڕێوەبەراتی وەرزش لەوانەوە دامیکی ئەگەر نادیەکان بکرێ لەوانێ بتوانین جوودەکانمان باشتر بکەین ئیزافت بکەین چکە ساوی کە هەیە خۆتانزان وەردزش چۆتە شکل و شێوازێکی جیاوازترەوە پێویستی بە وەزعێکی دارایی باشتر هەیە چۆ خۆتەزانی یاریزانەکان پێویستیان بە تەجیزات هەیە پێویستیان بە دەورە و بە تەدریب هەیە پێویستیان بە ئیمکانیاتێکی باشتر هەیە زۆر لەو یاریزانانش بەعقد یاریەکەن ئەگەر ئیمکانیت باشتر بێەوە توانین بە شێوازێکی باشتر دەربکەین و لە گۆڕەپانەکە جێگە و پێگەی خۆمان باشکرا دەربخێن. ئێستا هەموو یاریزانەکانی یانی سیروانی نوێ ئەو تیپانە هەمویان موچیان هەیە؟ ئەوانەی کە لە دەرەجەکانی پێشەوەیان کێبڕچیەکەنەوانە حتمما عقدیانە بە پێی و عقدانی کە ساڵانە لەگەڵیانەکەین زۆربەی زۆریان هەموو موچیان هەیە موچانی بە پێی و عقدانی کە هەیە لەگەڵیانە. پاڵەوانی دوو وەرزی لە سەرێکی خولەکە لەگەڵیانم کاپتن سروشت دووبارە پیرۆزە ئەمەیە باسی سەرکەوتنی ئەم 2 ساڵە بکەیت چۆن 2 ساڵ لەسەر یەک لاوانی سیروانی نوێ وەکو پاڵەوان خۆی پیشان. سپاس کاک شێخ وڵی لاوانی سیروانی نوێ ئەتوانم بڵێم لە پێشتی شاتاشی دەم لەوە کردو پاڵپشتیانەکەیە بەڕاستی ئاستی لاوان و خوار لاوانیش ئیشکردنێ ئێمە یانەکە پاڵپشتێکی تەواومان ینی پار ساڵ زی 6 مانگ ئێمە ئامادەکاریمان توانیمان تەشکیلێکی تۆکمە بۆ تیپەکە دروستکە ئەم ساڵش بە هەمان شێوە 4 بۆ 5 مانگ تیپێکی تۆکمەمان دروستکە ئەمەش بە پاڵپشتی یانەکە کرێ بەڕاستی ئەتوانم بیگەڕێنمەوە بۆ یانەکە و ستافی ڕایاندا و سوپاسی یاریزانەکانیشە. ئەم تیمە لە مەشق و ڕاهێناندا نەبڕاوە؟ نەخێر پار ساڵ نزی 6 مانگ پێش دەوری ئامادەکاری کردووە ئەم ساڵش 4 مانگ. چۆن پێک هاتەکە دروست کرد پشتە بەچی بە زیاتر لە کوێم یاریزانانە کۆ کردەوە؟ وڵی پێکهاتەکە ئێمە شێوازێکی خۆمانمان هەیە یاریکردنمان ئێمە ڕاستی لەسەر ئەو شێوازە اختیاری یاریزانەکەین ئەتوانم بڵێم 2 ساڵ ئێمە شێوازی جیاواز یاریەکەین 3-5 یاریمان کردووە اختیاری یاریزانەکانشمان لەسەر ئەو شێوازە بووە. سەرکەوتوو بن منەمەوەیە لەگەڵ ستافی ڕاهێنەران کاک شێخ سەرخێڵ ڕاهێنەری گۆڵپارێزان قسە بکەم. گۆڵپارێزانی سیروانی نوێ چۆن دیاری کرا ئەمانە چۆن ئەو ئاستەیان پیشاندا کە بوو بە جێگەی سەرسامی ئەوانە وەر نازناوەکەشان بەدەست. سەرەتا زۆر سپاس بۆم دەرفەتا کاک شێخ هەڵبەت ئێمە بە پلان و شێوازێکی تایبەتی خۆمان ئیشەکەین لەسەر ئەو گەنجانەی کە ئەیان هێنینە یانەکەوە بەڕاستی ئێمە تەنها کار لەسەر ئەوە ناکەین ببینە پاڵەوە ئێمە کار لەسەر ئەوە ئەکەین هەم شێوازی هەڵبژاردننی یاریزانەکان هەم گۆڵپارێزەکان چەند ساڵێک ئیسفادەی لێ بکەین وەکو یانەکە و پاشانیش بتوانن بە سیسلەی مراجعە
لە ئاستە تەمەنیەکانەوە سەرکەون بۆ تیپی پێشکەوتوانی یانەکە. سوپاس بۆخوا وەرزی ڕابردوو یەکێک لەو گۆڵپارێزانەی کە دەستێکی باڵای هەبوو لە ئەنجامە باشەکانی یانەکەمان و تا کۆتایی خولەکە ئەتوانم بڵێم هۆکارێکی زۆر بەهێز بوو بۆ یارمەتیدانی تیپەکە. سوپاس بۆ خواوەکو باشترین گۆڵپارێزی خولەکەش دیاری کرا. ئەم ساڵ ئەو سەرکەوت بۆ تیپی پێشکەوتوانی یانەکە و ئەم وەرزش کە ئێستا بۆ دووەم جار لەسەر یەک بووینە پاڵەوان یەدەگی گۆڵپارێزی ساڵی ڕابردوو بوو ئەویش سەرکەوتوانە توانی ئەم ساڵ ڕۆڵ بگێڕێت تا کۆتایی خولەکە تەنها 2 گۆڵی لێکرا بە هەمان ئاست ئەویش وەک پاڵەوان و باشترین گۆڵپارێزی خولەکە دیاریکرا. ئەو یەدەکەی تحملی زیاتر بێ بە سەرکردە باش و سەرکردە بەدڵنیایی سوپاس بۆخوا ئەویش ئێستا یەکێکە لەو یاریزانانەی کە مڕەشەحە سەرکەوێ بۆ تیپی پێشکەوتوانی یانەکە. ئێمە هەموو هەوڵێکمان ئەوەیە بتوانین یاریزانی لاو پێ بگەێنین کە خەتی یەکی یانەکەشمان زیاتر سوودی لێ ببینێ و تۆمۆحی هەموو ڕاهێنەر و یانەیەکی شەکە بتوانێت لەو پاڵەوانەتێکە بەشداریەکە نازناوەکە بەدەست بێنێ. بن دووبارە پیرۆزە منمێ بەردەوام بم هەندێک لە پاڵەوانان بدوێنم یەکێک لە یاریزانانی ینی سیروانی نوێ پیرۆزە باسی ئەم سەرکەوتنەکەیت یاریزانێک بوو لە پاڵەوان. سەرتا بنای خوای گەورە سپاس بۆ خوای گەورە وەکو لاوانی یانی تیروانی بۆ دوم ساڵ لەسەر توانیمان ببین بە پاڵەوان. سپاس بۆ خوای گەورە سپاسی سەرۆکیان و دەستەی کارگێڕێکن کە درێغیان نەکردووەم لە ڕووی مادیۆم لە ڕووی معنەویەوە. سپاس بۆ ستافی ڕاهێنەران بەڕاستی زۆر لەگەڵم دوو تیمەیە هیلاک بوون. ئەتوانم بڵێم پارکە بووین بە پاڵەوان زۆرنەی زانەکانمانمانەوە کە بتوان لە ئەم ساڵ شا بەشداریکەن بەڵام ئەمە لێرەوە ڕخنێ لە یەکێ تۆپی کوردستان بگرمەوە و پێشنیارێکیش 2 ساڵ خول کرا وەکو لاوان کە ئێمە بووین بە پاڵەوان بەڵام هەردوو ساڵەکە کێشەمان بۆ دروست بوو لە ڕێەوەی کە خوێندکارمانێ یعنی ناتوانانی خولەکوار لێ بکەن کە ئەو قوتابیانە بڵێ من خۆم ساڵەکەمیان خوێندکاری پۆلی 12 بوو ساڵ دووەمشیان کە ئەم ساڵ بووین بە پاڵەوان خوێندکاری کۆلێژی یاسا بووم لە زانکۆی سلێمان یعنی بەڕاستیەوە ئاسەنگێکی زۆر لە بەردەم هەم یاریەکەم خوێندنەکەی دروستە کاری کۆلێژی یاسای ئێستا بەڵێ مەرحەلەیەکی باشە ئەمە پەیامێکی زۆر جوان هەم وەرزشکار و پاڵەوان هەم خوێندکارێکی سەرکەوتوشی لە کۆلێژی یاسا چۆن بەیەکەوە گونجانوتە وڵی بەڕاستی ماندوو بووم زۆر ماندوو بووم کاکاروان ئەچەوە بۆ ماڵەوە دوای بۆ داخلی ینی لایکەتێکی زۆرە بۆ تاقیکردنەوەکان دوایەوە بڵێن بانی نۆ دەچوو بەدەوام تا یەکات تۆ ئیسراحەتێک دواتەوە بۆ ڕانانە تا ئێوارە و ئێوارەش بۆ ستایی بەڕاستی زۆری لاک بووین داوالێکی تۆپی کوردستانەکەین بۆ وەرزی دااتەوە و کێشەی حلکام تاو لە شەوا بڵێ بۆ ئەردانەکان تر بۆی خولەکە دیارتی گەشە بچێن دەستە خۆش بێم سەرکەوتوبی هەم لە خوێندنەکە و هەم لە یاریکردنیشە کاک بڕیار ئەباس وەکو ڕاگەیانکاری یانەی وەرزشی سیروانی نوێ هەمیشە وتمانە ڕاگەیان ڕۆڵێکی زۆر گەورە بینێ لە دەرخستنی ئاستی تیپەکەی و هەمیشەش ڤیددیۆ و فۆتۆکانی ڕاگەیانەکان سوودی لێبن کاک بڕیار سەرکەوتوو بن بۆ پیرۆستان بێ ئیشی بەڕێزت لە 2 ساڵی ڕابردووی ئەم تیمەیە ڕاستی ئیشێکی گەورەیە پیشاندان و هاندانە پێت وایە ڕاگەیاندن ڕۆڵی ئەبێ لە سەرکەوتنی تیمەکانە بە تایبەتی لە تیمەکەی خۆتانە کاکاڕوان سەرتا بە خێراتتانەکەین سپاس بۆ ئامادەبوونتان بەڕاستی یەکێک لە هۆکارەکانی سەرکەوتنی تیپەکان ڕاگەیاندنە ئەگەر ڕاگەیاندنەکە و بە شێوەیەکی باش مامەڵە بکە بە شێوەیەکی ژیرانە بە شێوەیەک کە بتوانێت تواناکانی ئەم گەنجانە ئەم لاوانە پیشان بدا دەمە خۆی لە خۆیان سەرکەوتنە ئێمە لە ڕاگەیاندنی یانەی سیروانی نوێ ساڵانە لەگەڵ سەررجەم تیپەکانین بە هەم بە فۆتۆ هەم بە شێوەیەکی گشتی بە ڤیددیۆ ئێماتوانم بڵێم یەکەم یانە بووین لەسەر ئاستی کوردستان کە توانیمانە هەموو یاریەکانی تیپە جیاوازەکانمان ڕیکۆرد بکەین دواتر ئێمە لێرە شوێنێکی تایبەتمان دروست کردووە داتاشۆمان داناوە و ڤیددیۆ یاریەکان بۆنە پیشانی ڕاهێنەرەکانەینەوە ئەوانیش دوای سەرنجەکانی خۆیان تیپەکە و یاریزانەکان کۆکەنەوە و ئەو ئەغڵاتانەی کە لە کاتی یاریەکانە هەبووە بۆ یاریزانەکانی شەرحەکەن ئەتوانم بڵێم ئێمە لە چەند ساڵی ڕابردووە توانیمانە ئەو کارە بکەین و ئیشەڵا پشتیوان بەخوای گەورە بۆ ساڵانی داهاتووش بەرنامە و پلانی جیاوازمانە بێ بۆیان ئێستا خاوەن ئەرشیفێکی دەوڵەمەندن لە تیمەکانی یانەکەتانە و ڕاگەیاندنەکان توانن سوودی لێ بین نەگەر بێن داوای ڤیددیۆ بکەن بە دڵنیاییەوە ئێمە زیاتر لە 8 ساڵە دەستمان ناوەتە ئەم کارە ینی سەررجەم یاریەکان فۆتۆکانمان ڤیددیۆکان ینی گۆڵە جوانەکانمان
گۆڵە ناوازەکان دیمەن ئەو دیمەنانەی کە بۆن منە زۆر جار ئەو کەسانە کە لە دەرەوە نەیان بینیوە ئێمە هەمانە ئێمە دەرگای یانە بۆ هەموو ڕاگەیاندنە بەڕێزەکان بۆ هەموو فۆتۆگرافەرە بەڕێزەکان دەستگاکانی ڕاگەاندن کراوەیە هەر کاتێک پێویستیان بە ئێمە بێ پێویستیان بە فۆتۆ و ڤیددیۆی ئێمە بێ ئێمە لە خزمەتیانین بەبێ بەرامبەر ئەو کارانەی کە بە ئێمە بکرێ ئێمە بەسەر سەر و بەسەر چاوەنجاکەین بۆیە دەستخۆش دووبارە پیرۆزە و سەرکەوتوو بن بەڕێزان ئەمە یانەی سیروانی نوێ تیمی لاوانەکەی کە پاڵەوانی دوو وەرزی لەسەرەکی خولی نایابی کوردستان